شاباس ئامادەکاریەکانیشمان تەواو کرد. بەڵێ بێگومان ئەمڕۆ گفتوگۆکین لەسەر گەنج و جوانکاری. بابەتێکی سەرنجڕاکێشە. با پرسیارێک لە تۆ بکەم. دیارە بابەتی جوانکاری زۆر مشتومڕی لەسەر و گەنجانیش زۆر باسەکرێت کە سەریان تێخستووە. تۆی جوانکاری و شتە کردووە؟ من کردومە، لوتم. پەشیمان نیت یان؟ نا، من هیچ پەشیمان نیم، چونکە خۆم ئەو باوەڕم لەلا دروست بوو کە ئەو جوانکاریە بکەم. باش کاتە با چاوەڕی میوانەکان بکەین و گفتگۆی زیاترەکەین لەگەڵ میوانەکان لەسەر ئەو بابەتە. میوانن وێ جارێ یەن بەرنامەیە گەنجانە. هەڤال فوئاد لە ساڵە 1989 لە هەولێرێژی دایک بووە. خودیە باوەڕنامەیە بەکلۆریۆسە دوێوارێ پزیشکێ پێستە. هەڤال پزیشکێ پێست و جوانکاریە. بێخال عوسمان لە ساڵە 1970 لە هەولێرێژی دایک بووە. خودیا باوەڕنامەیە بەکلۆریۆسە لێ بەشێک کۆمەڵایەتی. بێخال توێژەرە کۆمەڵایەتیە. گەرمیان دلسۆز لە ساڵە 1993 لە هەولێرێژی دایک بووە. خودیە باوەڕنامەیە دیبلۆمە لێ بەشێکە هەرەبێ. گەرمیان میکاپ ئارتیستە. بەخێربێن بۆ بەرنامەی گەنجانە. خۆشحاڵین کە ئەمڕۆ کۆبوونەتەوە لەگەڵمانە بۆی کە گفتوگۆ بکەین لەسەر تەوەرێک ئەویش گەنج و جوانکاریە. دیارە پێشوی دەست پێین بە گفتوگۆکان ئێمە بۆ چوونی چەند گەنجێک ماوەرگرتووە چینە بۆ چوونە نابین کە لێمان پرسیون ئایا جوانکاریکردن لەلایەن گەنجان پێویستێکی تەندروستیە یان بۆتە مۆدل، ئەو بۆ چوونانە ئەبینین و دەسەکەین بە سەرەتای گفتوگۆکان. ئەو جوانکاریەکە ئێستا گەنجانمانەیەکەن پێویستیە یاخود مۆدێلە؟ زیاتر مۆدیلە وە چاولێکەریشە بەخۆی، ئەگەر نە هیچیتکە لە گۆڕێ نییە. بۆچی بۆتە چاولێکەری؟ وەڵاهی دیارە سەردەمەکە وای لێهاتووە، هەیە لوت خۆی جوان دەکە و هەیە جسمی خۆی جوان دەکە، ئیتر بیتە پێویستیەکی ژیان. واتە ئێستا بەڕای تۆ پێویستیە؟ وەڵا وای لێهاتووە، ئیتر دەیبرێ وای لێهاتووە. نەخێر ئێستا هەموو بوویتە مۆدل، پێش ئێستا ئەو شتا هیچ لە گۆڕێ نەبوو، ئێستا هەمووی بوویتە چاولێکەری کە زمانی ئێستاش پێش ئێستاش ئەگا کرا بۆ هەر چاولێکەری، بەس ئێستا هەمووی بیتە چاولێکەری بۆ دیلەوە لەلوی تەندروستیەوە هیچ ماناچی ناگەنی لەلای من. باشە ئەی ڕەت چی لەسەر جوانکاری خۆت ئێستا ئەگە پێویستت بێ ئەیکەی؟ نەخێر ناوەڵ نایکەم. بۆچی نایکەی؟ بەخۆی ئەگەر خوا کەسێکی جوان کردبی بەخۆی جوانە، ئەگەر هەموو کەسێک بەلام من جوانە تێگەی، بەڵام ئەگەر خوا چۆنی دابێ هەروە بێ. ئەمڕۆ کۆمەڵگەی ئێمە تەقلیدیە، هەمومان چاولێکەرینە، دوو کەس دەیکا سەری سێرێکا چواری دێکا تەمەشای ئەم وڵاتەکە گچکەترین نمونە، یعنی ببورن نمونەی لوت دێنمەوە، هەموو لوتەکان وەکو یەکترینە. بۆ خوای گەورە وا ئێمە دروستکرا بەو شێوەیە کە ئینا خەلقنا الئینسانە فی ئەحسەنە تەقویم، لە جوانترین شێوە خەڵکمان دروست کردووە. پێویست ناکە ئەو هەموو گۆڕانکاریە بکرێتن، تام و لەزەت لە جوانکاریە نەماوە. ئەم جوانکاریش هەرچەنە هەر کەسێک ئازادە لەوەی کە ئەمە چ نەشتەرگەریەک دەکەم چ نەشتەرگەریەک ناکەم، بەڵام سیمای ئەو وڵاتە وەکو یەکی لێ هاتووە. کابرا شوێنێکی ناشرین، حتمما کە شوێنەکەشی ناشرین نییە، بەڵام لەلای ئێمە وەکو یعنی بە شتێکی گاڵتەی پێەکەن، یعنی لەلام ئاساییە، جوانکاری شتێکی ئاساییە دەیکات و زۆر ئاساییە، چکە کابرا لەبەر کۆمەلگایەکی خۆی دەیکا کە کۆمەلگایەکەی یاری پێیەکە، ئەویش دەچێتە شەرمەوە لە بەرەندێ، یعنی ئاساییە. ئەوە ڕای خەڵک بوو، گومان لە ڕای خەڵک بوو. باشە دکتۆر، بەڕاستی جوانکاری لە ناو گەنجانی ئێمە پێویستێکی تەندروستیە یاخۆت بۆتە مۆدل؟ پێشەچی زۆر سپاسان دەکەم بۆ بانکردنمان لەوە بەرنامەیەکی ئەوە و بە خێراتنی ئەم ئەزیزانش دەکەم کە بێکەوە دانیشتینە. خۆشحاڵ بووم لە بەرنامە و تەوەرێکی ئەوە باسی جوانی و جوانکاری بکەین. هەڵبەتە چەمکی جوانکاری حەزم لێ بوو پێناسەیەکی کورتی بکەم لەبەر ئەوەی ئێستا باسێکی هەنووکەییە لە ناو مجتەمع و خەڵکانێکی زۆر ڕوویان تێکردووە، بە تایبەتی گەنج، چکە ئێمە ڕۆ فۆکسمان لەسەر گەنجانە، بە تایبەتی گەنج و ئەتوانین بڵێن سەروی گەنجیشەوە ئێستاوای لێ هاتووە.
چەمکی جوانکاری شتێکە ینی هزری هەموو کەسانێکە هەموو کەسێک حەزی لە جوانی و جوانکاریە ئێمە ئەگەر بگەڕینەوە سەیرێکی مێژووی جوانی و جوانکاری بکەین بە پێی ئەوەی کە شوێنەوارزانان دۆزیتانەوە ئەنی دەتوانین بڵێن لە سەردەمی فێرعونەکانیشەوە و دوای ئەویش و سەردەمی بڵێن هیند و گریک و ڕۆمانەکانیشەوە هەمووی گرنگیان بە جوانی داوە بە پێی فاسیلیتی و کولتوری ئەو سەردەمەی کە هەبووە هەتا لە دوایین شت کە ئێستا شوێنەوارزانان دۆزیوتیانەوە چەند شتێکی جوانکاری خاتونی فێرتێتیە کە خاتونی ئۆبزانم ئامر حوتێبی چوارەمە ئی سەردەمی فێرعونەکانە فەدوای ئەویش کە گریکەکان هاتوون ڕۆمانەکان هاتوون سینیەکان مەغۆلەکان هەمووی ئاسەوار و جوانکاری هەبووە بە پێی کولتوری ئەو سەردەمەی ئەو سەردەمانەدا لە کولتوری ئێستای خۆمانە لە سەردەمی ئێستامانە بەڕاستی پێویستیە لە ناو گەنجانە ئەو جوانکاری یاخود بۆتە مۆدل و چاولێک مۆزوعی جوانکاری لە 50 ساڵی ڕابردوو لە وڵاتانی وەکو ئەمریکا USA بە تەواوی پێشکەوتووە ئەگەر بینە سەر وڵاتی خۆشمان و بە تایبەتی لەم 10 ساڵی دوایی تازە بە پێشکەوتوی گەیشتێتە لای ئێمە بە تایبەتی لەم 10 ساڵی دواییدا خەڵکانێکی زۆر ڕوو لە جوانکاری دەکەن مۆزوعی پرسیارەکەی بەڕێستان کە ئایا پێویستە یان نا ئەمە دەچێتە حیواری دەچێتە بینی دووشتە ئەمە ئەبێت جوانکاری لەگەڵ ڕێکاری جیای بکەینەوە بۆ نمونە کەسانێک دێت جیاکاریە چیە ڕێکاری چیە جوانکاری ڕێکاری ئەوەیە بۆن منە کەسانێک دێتن ئاسەواری شوێنی زیبکەی هەیە حەزەکە دەم و چاوی ساابێ یان بە مناڵیە لوتیشکاوە حەزەکە ئەم لوتە ڕێگە بخاتەوە یان هەر جۆرێک لەمانە ئەمانە ئەچێتە قالبی ڕێکاریەوە بەڵام ئەوەی کە دەچێتە جوانکاری بڵێن سەروی ڕێکاریە بۆ لوتیشکاوە بەس حەزەکە لوتیشی بچوک بێتەوە لەگەڵ ئەوەشە ئەمە ئەچێت قالبی جوانکاری نابێتە ڕێکاری و جوانکاری هەردووکی طبعا هەردووکیە بەڵام ئەوە بەنمونە هێنامەوە کە هەردووکی گرتوێتەوە بەس دەتوانین بڵێن هەشە زیاتر ڕێکاری یان جوانکاریەکە ڕێکاریەکە زیاتر بەرەو ڕێکاریە ڕێکاریان پێویستە یعنی بەجدی ئەو گەنجانی کە ڕێکاریەکەن هەمویان شوێنێکیان بۆ نمونە خوارە یان خراپە یان پێویستی بە چاکردن و چین زۆرینەی ئاواییە بەس دەشکرێتن هەیە سەروی ئەمەی دەوێتەوە کە بەرەو جوانکاری ئەڕواتن بەڵام زیاتر ئەوەی کە تێبینیمان کردووە ئەوەی کە سەردانمان دەکەن زیاتر پێویستیان بە ڕێکاریە کاگەرمیان تۆ کۆمنتت هەبوو وا دیار بوو بەڵێ من سەرەتا سوپاسدانەکەم بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە کە زۆر گرنگە لە ئێستا من بە ڕوانگەی بینینی خۆم جوانکاری ئەکەمە 4 بەش لە بەشی سەرەوە و لە بەشی خوارەوە لە بەشی سەرەوە جوانکاری لە دەموچاو دواتر لە مێشک لە بەشی خوارەوە جوانکاری لە جەستە و ڕێکی جەستە دواتر لە دەروون ئەو 4 بەشە کۆمەلگای کوردی ئێستا بە گشتی فۆکسی کردوتە سەر یەک بەشی کە فەیسە دەموچاو بۆ زیاتر فۆکس کراوەتە سەر ئەو شتا لەبەرەوەی دیارترین بەشە بەڵام بەشەکانی تر نادیارن بەڵام لەوانەیە کاریگەری زۆر گەوریان هەبێت لەسەر جوانی و نیشاندانی ئەو کەسە زۆر بەڕێکتر و زۆر بە جوانتر زۆربەی کات کەسەکانی ئێمە وا بیر ئەکەنەوە کە ڕێکاریکردن یاوەتە ڕێکخستنی بەشەکانی دەموچاویان یا ئەوەتە با بڵێن ڕێککردنەوەیان و ئاساییکردنەوەیان وا لە کەسی بەرامبەر بکە سەرنجی ڕابکێشێت لە کاتێکا زۆر ڕێگایتر هەیە بۆ ڕاکێشانی سەرنجی کەسی بەرامبەر یا ئەوە تا قبولکردنی کۆمەلگا کە بتوانانی لەناو کۆمەلگا کەسایەتێکی دیارت هەبێ ئەوە تا قبول بکرێ بە ئاسانی باشە دوای زیاترە چینە سەر ئەو بابەتە بێ خاڵخان کاگەرمیان جوانکاری کرد بە 4 بەشەوانێ لەنا ئەوانە شاباز دەواکە کە زۆربەی گەنجان گرنگی بە جوانکاری دەموچاویان ئێن ئەمە بۆ چیە گەڕێتەوە بۆ بە قسەی کاگەرمیان زیاتر گرنگی بە جوانکاری مێشک و دەروون و ئەو شتانە نیان بە تایبەتی لەناو گەنجانە باسەکەم دەستان خۆش لۆ بانگەشتەی سەرەتا ئەما دەکرێت بە چەند لایەنێک وەک دەروونناسی و کۆمەڵناسی باس لەو بابەتە بکەین بەجددی جوانکاری لە چەند ساڵی ڕابردوو بوویتە دیاردا ڕۆژانە گەنجەکانمان باس لە جوانکاری و تەجمیل و مێک ئەپ و ئیدی لە هەر مەجلیسەکی کۆمەلگای دادەنیشی کۆمەڵە گۆرانکاری تێدا دەکرێت دەکرێت ئەمە ئافرەتان بە تایبەت و پیاوە بەگشتی لە سیستەمی کۆمەلگای مۆدێرندا هەڵسوکەوتەکی زۆر ئاساییە جا کۆمەڵناسان ئەو بابەتە دەیخەنە کۆمەڵناسی لەش کە هەڵسوکەوتت لەگەڵ لەش کرد لە کۆمەلگای مۆدێرندا
بابەتەکان گۆڕانکاری بەسەردارێ لۆ نمونە لە جلوبەرگۆ دەستی پێ بکات تا دەگاتە گۆڕانکاری جەستە و کۆمەڵک بابەتی تکە کە ڕۆژانە دکتۆرەکانی جوانکاریەوە کاکەڤاڵوانێ ڕۆژانە کۆمەڵک نەخۆشی ویستە بەردەمێ بابەتەکان دەگۆڕدرێ هەیە دەیوێ جوان دەرکەوی لە قۆناغ و تەمەنەکانیش لەوانەیە تەمەنی هەرزەکار زیاتر گرنگی بۆ بابەتە بدەوەک لە تەمەنی پێگەیشتووی دەکرێت قۆناغەکان لێک جیا بکەینەوە و بابەتەکانیش بەپێی ئەوەی کاگەریان باسی کرد بیکەینە بە چەند قۆناغەک و بەپێی تەمەنەکان هەڵسوکەوتی لەگەر بکەین. دەستخۆش کاک دکتۆر ئەو کەسانی کە دێنە لای تۆ زیاتر لە ڕێگەزی نەرن یاخودمێن بوو ئەوانی کە کاری جوانکاریەکەن بەڵێ زیاتر ئەوانەی کە سەردانیمان دەکەن لە ڕێگەزی من بەڵام ئێستا ئەوەی کە تێبینیمان کردووە بەرەو زیاد بوونە لە ڕێگەزی نێژش ئێستا بەرەو پێشچوونە زیاتریش ئەوانش فێربوون احتیمام بەخۆیان دەدەن کە لە پێویستیان بە جوانکاری هەبێت دێن. باشە زیاتر چیانەوێت کاک دکتۆریانێت چ جوانکاریە بکەن؟ ئەروکو وتم ئەوانەی کە بۆ ڕێکاری دێن بۆ نمونە ئافرەتێکە چەند ساڵێکە حملی هەبووە پێستی هیلاک بووە دێتن بۆ پلاسما بۆ ڕوونی دەموچاو بریقەداری دەموچاو کەسێکە لە تەمەنی هەرزەکاریە دەموچاوی هەموو ئاسەواری بکە بۆ دێ بۆ چارەسەری ئەوە هەشە ینی ئافرەت دێتن تەمەنی سەروی 40 ساڵە یان پیاوە دێتن تەمەنی سەروی 30 ساڵە بەهۆی هیلاکی ژیانیان هەر سەبەبێک بێت دەموچاویان تەجاعیدی هەیە لۆچی هەیە دێن بۆ تۆکس دەکەن لە خلالی 10 دقەیە بۆ تۆکسێکیان بۆ دەکەی تا 6 مانگ تا 8 مانگ ئەم تەجاعیدیان نامێنێت ینی ئەوانن کە زیاتر ڕوو لە کلینیکەکان دەکەن. بخاڵخان زۆر لە مەسەن گەنجانمان هەیە لە ناو کۆمەلگا کێشیان بۆ دروستە بێت لەوانەیە مەسەن لە بەشێکی دەموچاویانە مەسەن تۆزێک ناڕێکی هەبێ و مەسەن لە کۆمەلگایە مەسەن ناو ناتوەرە هەیە مەسەن دوو لە ڕووی ئەوە گوێزل لووتپان نازانم چی ئایا ئەوانە پێویست ناکاکە و جوانکاریە بکەن یاخود ئەو ڕێکاریە بکەن خۆی کە گوتمان قۆناغەکان لە تەمەنی منداڵیۆلۆ هەتا دەڕوا جاروێ خەڵکێ لەبەر ناز ناوەچی دەڕوا خۆی دەخاتە بەر تێخی دکتۆرەکان و لۆی جوان دەرکەوی یدی لاسایکردنەوەی هونەرمەندان سۆشیال میدیا ئەمانە هەمووی بەجددی لەبەرەوەی فۆکسەکی زۆری لەسرە بلەخەس ئافرەتان ئەوەک دکتۆریش گوتی ئافرەتەکان سۆشیال میدیا زۆر بەکاردێنن ئەوانە هەمووی هۆکارن خەڵک ڕوو لەو بابەتانە بکە لەو ماوەی ڕابردوو ڕکلامەکی زۆر لۆ سەنتەرە جوانکاریەکان دەکرێت ڕۆژانە دکتۆری پسپۆری بابەتی جیاجیا دێتە وڵاتە خەڵک ڕویان تێدەکە کە ڕووی تێکرد دەبتە شتێکی باو لە کۆمەڵگە شتێکی جێهشتمانە گەنجمانەیە لاسایی دەیوە و هونەرمەندە بە ناوبانگانەیان بلەخەس هونەرمەندە عەرەبەکان لاساییان هەشە دەیەوێ لاسایی هونەرمە کەسەکی بەناوبانگیان بەپێی شەخص لۆ شەخص و متمانە بوون بە کەسەکان دەگۆڕدرێ هەیە هەر هارەزوی خۆیتی جوان دەرکەوی باشە شەر نییە بەس لاسایی جا لەرە پرسیارە دروستە بە کاگەرمیان تا چەند جوانکاری بۆتە چاولێکەری وەگە و باسەکە ئەوەیە لە فڵان هونەرمەند بچێ ئەوەیە لە فڵان یاریزان بچێ ئەو ئێوێ لە فڵان نازام چی بچێ تۆ خۆت لە کاتیەوەی کە کارێک کردووە تووشی چەند حاڵەتی لەو شێوەیە بووی کەسە بۆت بێتە لات و داوا لێ بکە بڵێ بۆ نمونە بەم شێوەیە جوانکاریم بۆ کۆک و فڵان کەسی ناودار وی بەگشتی ئەوەش ئەکەوێتە سەر کەسەکە ناودار یانەوە تا بە شێوەیە تەقلید یانەوە تا لاسایی کەسەکە بکاتەوە خەڵکانێکی زۆر ئێستا داواکاری و خواستی زۆریان لەسەرەوەی بە کەسێکی بەناوبانگ بچن تەنیا لەبەرەوەی ناوبانگیانێ بەڵام بیر لەوە ناکەنەوە چ باگراوندێک لە پشتی ئەوە هەیە ئەو کەسە بەناوبانگ بووە ئایا جوانیەکەیتی یاشتی ترە چونکە جوانی تەنیا ناوبانگت ناکە یا ئەوە تا تۆ نابیە ئەو کەسە ئەگەر بێت و هەموو شێوەشت لەو بچێتەوە کەسە نیت لە کۆتایی گرنگترین شت ئەوەیە کە تۆ بزانی باگراوندی دەرونی و عقلی ئەو کەسە چییە کە وای کردو بەناوبانگ ببێت لەوانەیە زۆر ڕێکاری تر واد لێ بکە زۆر ڕێگای تر و ئاسانتر هەبێت کە زۆر بە ئاسانتر بتوانانی بگەی بەو کەسە و بگەی بە ئاستی ئەو کەسە بەبێ ئەوەی تەزمیریش بکەیت بەبێ جوانیش بی بەبێ ئەوەی شێوەیەکی وەکو ئەوت هەبێت کەواتە خۆت بە پێش ئەوەی جوانکاری بکەیت باشە دەستخۆش دکتۆر هەواڵ بۆچی ئێمەی گەنجان وا بیرەکەینەوە تەنها لە ڕێی جوانی و ئەتوانین بەناوبانگ بین ویستی ئینسان وایە کە بێوێتن پامێ بگەینی عادەتەن هەز دەکە حەزی لێ جوان بێت بۆ ئەوی یعنی سیقەی تاوی بەخۆی بێتن لە طبیعەتی ئینسان خصوصا ملەتی ئێمە وایە وا هەز دەکە ئەگەر نەقسێکی هەبێت پامەکەی ناگارۆک و کاگەرمیانش ئاماژەی پێکرد
ویستی ئینسان وایە حەز دەکات جوان بێت. باشە ئێوە قەت یەکێک گەنجێک هاتۆتە لات مەسەن بڵێ من ئەمەوێت لە فلان هونەرمەند بچم مەسەن تەجمیلێکی وان بۆ بکە لە فلان هونەرمەند بچم. بەڵێ زۆریش دێتن بەخۆ بە مۆبایل یان ئایپادەکەەوە و ڕسمی فلان هونەرمەندیشیل هەیە و دەڵێ ئەمەوێت شێوەی من لەوە نزیک بێت. جایك زۆرن ئەو هونەرمە ئەڤرل لاڤینە و نازم شێوازی تێکساسیان هەیە و شێوازی نفرتێتیان هەیە و زۆر شێوازی تر هەیە کە ئێستا خۆیان حەزیان لێ و بازێکیان سێرج دەکەن و دەیدۆزنەوە دێنە لامان بەس مەرز نییە ئەوەی کە دێ و بڵێ بمەوێت بزە بە شێوازی بنۆکەوەبی وەکو ئەوە دەربچێت چونکە طبیعاتی عەزەڵەی دەموچاو و پێستی دەموچاویان کۆنتوری لەش لە ئینسانێکەوە بۆ ئینسانێکی تر فەرقی هەیە بە پێی ئەو مێژەر و قیاسە زانستی کە ئێمە دایەنێ. بەڵێ بێخاڵخان پێشتر یەکەم جار کە قسە کەوتە زۆربەی و کەسانی کە جوانکاریەکەن گەنجەکان و لاوەکانە بەڕاستی خۆتە زانینە ناو کورداواریەوە باڵێ تەمەنی جاحێڵی و جوانی و کۆمەڵە شت هەیە خۆی هەر لە ئەساسەوە جوانە. ئەم هۆکاری جوانکاریە لە لای ئەم گەنجە کە هێشتا پیر نەبوو چرچلۆچی لە دەموچاویا دروست نەبوو کۆمەڵە گرفتی بۆ دروست نەبووە بۆ بێ متمانەی بەخۆی ناگەڕێتەوە بەخۆی هەردوو حالتمان هەیە هەم لاساییە هەم بێمتمانەیە هەمیش جیا هەیە ئینسان هەیە ئارازوو دەکات دەکرێت دابەشیکەین بەجددی شتەکان گەنج هەیە دەیوێت لاسایی بکاتەوە. ئەمە باسی متمانەکە متمانەکە هەیە متمانەی بەخۆیە بەڵام دەیوێت جوان بە دەرکەوی هەشە متمانەی بەخۆی نییە دەیوێت لەو بەو لایەنەوە ناشرینەکانی خۆی بشارتەوە بێ متمانەی و سیقەنەبوونی بەخۆی بشارتەوە دەکرێت هەیە هەر دەرونیش لەژاوە کۆمەڵە کەشکالی تکەی هەیە دەوێت بەونەوە شتە پڕی کاتەوە هەتا یعنی وامان لێ هاتیە بەڕاستی گەنجەکانی مە تەسیری کردیتە سەر قۆناغی خوێندنیشان تەڵەبە هەیە گەر جوانکاری نەکە لە قۆناغی سەرکەوتنیش ئەو ڕۆژە لە کلینیکە چی بووین دکتۆرێک باسی دەکرد دەیگوت تەڵەبەمان هەبووە لە قۆناغی جامعە دوا کەوتووە بەڵام کە جوانکاریمان لۆ کردیە بەس لەبەرەوەی لوتی تۆزە ئەشکالی هەبووە بەڵام دوای جوانکاریەکە تانیتی تەڵەبەی قانونیش بووە قانون دروستکە و خوێندنی خۆی تەواو کردووە و ئەوە وازانێ گەرەوە شکالی هەبی کۆمەڵک بەڵێ ئەوە هۆکارەکە بگەڕێتەوە بۆ قسەی کۆمەلگا لەسەر ئەوە ڕای خەڵکمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە ئایا تانە و قسەی خەڵک بۆتە هۆی ئەوەی گەنجانمان جوانکاری بکەن با بزانین ڕای خەڵک چییە پێکەوە باشان دوبارە قسە لەسەرەکەینەوە. کەسی وا دەبینم بەلای کوڕێکدا ئەڕوایان بەلای کچێدا ئەڕوە تعلیقێکی لێ ئەدا بۆ نمونە لوتی زلە دەڵێ ماشەڵا لە لوتە زلە یان شوێنی شتری بۆیە تانە تعلیق شتیوا بە بەردەوام وا لە خەڵکەکان ڕێگەی بکەنەوە بۆ ئەوەی چیتر ئەم تانانیان لەسەر بەردەوام نەبێت تا تعلیقیان لێ نەدێت ئەویش بەنا دەبەنە لای دکتۆری جوانکاری و شێوەی گشتی ئەتوکە ئینسانەکی خۆت ناخۆت کیندەوە خۆت ناسی نابی قسەی کۆمەڵای تاچیل لێ بکە وە ئەدولێ من لەگەر مەسەلەی تەجمیلی ڕاستی نام لەگەر لە مەسەلەی تەجمیلیمە بە ناژم لەگەڵیمە بەڵام کە ڕوخسارێکی جوانی دایی یان وەختە لە بەشێکی ڕوخسار ڕازینی پێش ناکە لەسەر قسەی بەرامبەرەکەم من بچم ڕوخساری خۆم بگۆڕم قسەی خەڵک تەواو نابێ خاص لە زور پێستە پێست خلاص نابێ قسەیەوە ئەوە ناوەڵە تا بخۆت گوێ بۆ لاولانەی بخۆت متبعاتری واسطە دەبی ڕاستی ئێستا بەخۆ بە من دەڵێن ئەدوو چاوت زۆر گەورەیە ئەمە دەی بچم یەکسەر تەجمیلی بکەم ئەن چاوم کچکەکەمەوە یان بلێنە من کا دەڵێنە من کەپۆت خوارە بچم یەکسەر تەجمیلی بکەم و کەپوم چاکەمەوە نابیتم نابیت ئەگە بەگۆی خەلکی بکەی دەبی لە دەرشێمان نابێ دەرێ دەکەواتە ئایا هەر قسەی خەرکی وای نەکردووە کە زۆرێک لە گەنجان بەشێک لە گەنجان لەسەر ئەو قسە و قسەڵۆکانە بچن شتەرگەری جوانکاری بکەن بەڵێ وایان کردو هەندێک هەنە ئەوە دەچن کە قسەیان دەلێنێ شتێک لە دەستیان هەیە دەچن خێرا دەچن تەجمیلی دەکەن و بۆ ئەوەی جوانتر دیار بکەون. بینەری بۆچوونی گەنجەکانمان بوون کاک دکتۆر تا ئێستا کەس هاتووە بۆ لا بڵێ وەڵاهی فڵان کەس تانە و تەشەری لێ یاوەتی لوتم خوارە و فڵان شوێنم باش نییە و نازان پێستم ناشرینە بە بۆم چاکەوە لەبەر قسەی خەڵک من ئەم جوانکاریاکەم بەڵێ خۆی جوانی ڕاستەخۆ پەیوەندی بە سایکۆلۆجیا و دەرونی ئینسانەوە هەیە
لەسەر ئەو پرسیارێک کە جەنابتان کردتان بە نمونە هەفتەیەک لەمەوبەر تقریبان گەنجێک هاتە کلینەکەم پرچی زۆر هەڵوەری بوو لە تەمەنێکی بچووکە ینی تقریبان لە 20 ساڵیان وتی دکتۆر من ئێستا بە تەواوی عەزلم ناڕۆمە دەرەوە وتم لەبەر چی وتی لەبەر وەی حەز دەکەم کە چەڵ بوومە ینی فەرقم هەیە لەگەڵ گەنجەکانی برادرم فگەنجێکی تابڕی زیرەک بوو ینی تەمشات دەکرد کەسێکی ئاکتیو دیار بوو وتم ینی لەبەر ئەوە ناڕۆیتە دەرەوە وتی ینی تەسیری سایکۆلۆژیەکەی تاو تەسیری لێ کرد بوو دەوروبەرەکەی تەسیری کرد بوو ڕەنگە خۆی وا خوێندبییتەوە کە خەڵک بەردەوام فۆکەس دەکەنە سەرسەری لەوانەشە ینی بەڕاستی یەکێ هەبوو ینی برادەکانی هەبووە تانیان لێدا بێتن یان بار حاڵ هەر چۆنێک بێتن وەڵام شتەچکە هەیە دەکرێت لەوانەیە و خەڵکە ئاوا سەیری شت ناکات بەڵام ئەو وا خۆی دەبینی کە فۆکسەکان هەموو لەسەر ویە لەبەرەوەی جوانکاریەکان شەرت نییە ئەوە بەونەوە بە دەرکەوی یا خەڵک بۆنەوە بیەوێ ناناتیادێ شەرت نییە ئەو ئینسانە ئاوا بیەوێ ئەزان چۆنە مامۆستا مجتەمەعی ئێمە ینی بەعامەتەن ئێمە تاوەکو ساڵەکانی بڵێن پێشتر ئەندەر دیڤلۆپینگ کانتریمان پێ دەگوترا ینی وڵاتێک بووین تازە دەستما بە پێشکەوتن کردبوو ئێستاوا خەریکە بەرەو دیڤلۆپینگ دەڕۆین و بەرەو پێشکەوتن دەڕۆین فینی ڕابردووی مجتەمەعی ئێمە ینی کلتورەکەی و باگراوندەکەی تەسیری لە زیهنی ئینسانەکان کردووە بەردەوام شتێک هەیە پێی ئەڵێن فیلینگ دەفیشنسی هەست بە نەقص بوون ینی سلف کۆنفیدنسمان کەمە ینی سیقە بەخۆبوونمان کەمە ئەوەیە وا دەکاتن بەردەوام هەنا لە بۆ شتێک بین کە سەروی خۆمانەوە بێت زۆر کات هەیە بۆ نمونە بیر لەوە ناکەوە کۆمەڵێک دکتۆری شێتەنیا بۆ بازرگانی کردن بەو کارێکە هەیەە زۆربەی کات گەنجەکە پێویستی پێینەیە پێی دەڵێن تۆ پێویستت بەو شتێت تۆ پێویستت بۆ شتێ بۆ شێوەیە جوانتر دەبیت تەنیا بەو بینینەی کە بۆ خۆی دەوێت تیجارەتی پێوە بکات بەو شێوە نییە کاگەریمان لەبەر ئەوەی ئێستا ئێمە هەموو دکتۆرەکان هەمووی قالبێکی زانستی هەیە کۆمان بکاتەوە ینی ئەوەی کە ئێستا ئێمە دەیکەین لە خۆمانەوە نییە ئەوەش نین لە جادەوە هاتبین هەمووی خوێندوێتی بە دێراسات بە تەدریب سەفەری وڵاتانیان کردووە ساڵانە خودی خۆمان چەندین سەفەری بابەتی ئەوەی جوانکاری قسە ئەگەر ئەم پێوەرە نەبێت بێگومان بڕوان ناکەم هیچ دکتۆرێک هەبێت لە خۆیەوە ئەم ئیشە بکات ئەگەر بێت و زۆر نمونەی باشمان هەیە لەسەر ئەو بابەتە ئەگەر بێت و دکتۆرەکان ئەکادمیک و خوێنەر و مجربن لەسەر ئەو کاری خۆیان بۆ کابراایە کە قژی ئەچێنێتەوە ئەو قژە دەرناچێتەوە کە پێویستە ئەو قژە دەرناچێتەوە کە هەیە بۆ ئەگەر زۆری ئەو کەسانی کە وەکو مەجای جوانکاری و بەشی جوانکاری ماوەیەکی کورتە لە کوردستان کراوەتەوە ماوەیەکی کورتە کاری لەسەر دەکرێت دکتۆرێکی زۆر ڕووی کردوتە ئەو بابەتە لەبەرەوەی پارە و داهاتێکی زۆری نەخێر سەرکەوتووە بەڵام ئێستا ڕوونکردنەوەک بدەم داهاتێکی زۆری تێدایە باشە زۆری دکتۆرەکان ڕویان کردوتە ئەو بابەتە ینی هەڵی ئەبژێرن بۆ قسەکانی تۆ ئەو یعنی سەقەت بوونی جوانکاریە لە شڵان جاروێیان بۆ تۆ قسەکەی ناشری دەردەچیان خۆی پرسیارەکانیان زۆر جوانە دەستان خۆشویت بۆ ئەو نقطانە ئەوەی کە هەر وەڵامی بەڕێستان بدەمەوە کە دەڵێی سەقەت بوون بڕۆن هەموو کتێبەکان بخوێندنەوە لە هەموو ئیشێک هەرچەندی سەکسەس ڕیت هەبی فەیلەر ڕیتیش هەیە یعنی نەک جوانکاری هەر بابەتێکی تری نەشتەرگەری یاخود عیلاج هەمووی لەگەڵ سەکسەس ڕیت ینی کردداری سەرکەوتووی لەوانەیە فەیلەر ڕیتیش هەیە لەو بەیناست ینی تو ئەگەرەکان بە نەخۆش دەڵێیان بە مراجعاڵی کە سەردانە دەکات نەک مرۆڤ بێتە قوربانی و شتە یعنی سەرنەکەوتن لەسەر شتێک تۆ ئەزانی سەرنەکەوتن لەسەر کەسێکی تر کاکە گەرمیان تۆ ئەزانیت سێەم هۆکاری مردن لە وڵاتێکی پێشکەوتووی وەکو ئەمریکا هەڵی پزیشکیە کەمال علمەک لێرە لەوانەیە یعنی مردنی ئینسانەکان شتە یاسایی نییە بە هیچ ناوعێک هیچ دکتۆرێکیش حەز ناکات لای بە هیچ ناوعێک ئەوە ڕوو بدە بەس کە ڕوودەدات بەدەست ئەو نییە ینی بۆ نمونە من جوانکاری بەدەستی خۆتە نەخێر بەدەستی تۆ نییە نەخێر بەدەستی پێم خۆشە با لە بەرنمەیەکی ئەوە کراوە ئەو باسە بکرێت چونکە بەڕاستی ئێستا کە بینیومە زۆر کاناڵەکانیش ئیش لەسەر ئەو شتە دەکەن بەڕاستی زۆر بەداخەوەم لەبەر ئەوە کە ئەو مۆزوعەیە ئەوها فۆکەسی لەسەر کراوە
لە هەموو پێوەرەکان پێم خۆشە ئەگەر مەجالتە هەبوو بڕۆن لە ئینتەرنێت و سایتەکان بخوێنەوە کە لە وڵاتی ئەمریکا ئەوە هەبێت بۆ ئەمریکا بەراورد بکەیت بۆی لەبەرەوەی سیستەمی ئێرە لەسەر سیستەمی UK USA دەڕۆین باشە ئەمریکا وڵاتێکی ئێستا ئێوە ئەتانەوێت بڵێ ئێمە سەروی ئەمریکاوە بین ئەوە شتە نییە بۆ دکتۆرێکی ئێمە بۆ دکتۆرێک ئێمە کە ئەوێ خۆی دروست بکایە ئەوە تا دیراسی خۆی ئەدات پێشکەشی ئەکا بۆ ئەوان زانست بدۆزنەوە بۆ دکتۆرەکان ئێمە نایدۆزنەوە بۆ لە بواری تەزمین ئەوان پێش بکەون بۆ ئێمە لە دواوە دکتۆرجان ئەما کە لۆ نمونە من دێم لۆی جوان دەرکەوم باشە گوناهی من چییە لە غەڵەتە چی دکتۆرە چی ئەمن بەنەوەک ناشرین بە دەرکەوم بەنەوەک گیان لە دەست بدەم هەرماوەکان کە نەخۆش بێ خەڵخان بەس دەرێک شتی یەکشی تری شەیە کابرا لە با قسێکیش بۆ خواقین ئەڵێن تاکە نەشتەرگەریەکە مەسەن کابرا یان گەنجەکە لەسەر ویستی کەسەکە ئەیکات ویستی خۆی ئەڵێ من ئەوەم ئەوێ ئەو نەشتەرگەریەم بۆ بکەیت زۆر کەس هەبووە باسەکرێ کە گوایە پێویستی بە نەشتەرگەری نەبوو پێویستی بە نەشتەرگەری جوانکاری نەبوو هەر لەسەر ئەو نمونەیە کە مامۆستا باسی کرد دەڵێ یەکی چووە نەشتەرگەری لوتی کردووە بەڵام لەژێر عملیات دەرنەچووە ئاخر ئەڵێم کە ئێوە پێویستە شت بخوێنین ئەوە تەنها نمونەیەک نییە ئەو نمونەیە کە باسی کرد بڕۆ بخوێنەوە دەڵێ لە هەموو هەزار کەس یەک کەس هەیە لە نەشتەرگەری دەرنەچێت بەهۆی تەقدیرەوە ئەگەر بێت و هیچ شتێکی هەر کەسێکی فول نۆرمەڵ بێ و لە تەمەنێکی 20 ساڵی بێ و هیچ نەخۆشیەکی نەبێت ئەوە ئەگەرێکە و ڕوو دەدا لە هزار کەس یەک کەس بێتە قوربانی بەهۆی بەنجەوە ئەو مزاعفاتە دروست دەبێت باشە فبۆیە لێرەش بیت لە کوردستان بیت لە ئەمریکا بیت لە بەریتانیا بێت لە هەر وڵاتێکی تر بێت بەبێ ڕەزامەندی نەخۆش دکتۆر هیچ ئیشێک ناکات دا لەسەر ئەوە ببوورە دیمەن ئەگەر نەخۆشێک کەسێک پێویستی بە نەشتەرگەری بێ بۆ بڵێ من نەشتەرگەری فڵان شت گەنج مەبەسم گەنجە بڵێ من نەشتەرگەری ئەوە ئەکەم خەڵک پێویستم ئەمە و جوان نییە ئەم شوێنە و لوتە نازان پێستە شوێت ئێوە کە بزانن پێویست نییە بۆی ئەنجام بێگومان بۆی ناکەم ئەمە دکتۆرەکانوان بێگومان زۆربەی وان ئەگەر وا بێت ئێمە بە ستانداردی جیهانی بڕێن کۆمەڵێک ئافرەت لە ئێران یەک دوو لە ئەمریکا بەڵێ لە ئەمریکا و لە ئێران هاتوون لە ئێران بە تایبەتی لە ئەمریکاژۆ حاڵەتە ڕوویداوە لە ئێران نەشتەرگەری شێوەی خۆیان گۆڕیوە بۆ پشیلە هەتا ئەو کاتێک کە حکمی دەرچوو دکتۆرەکان نەوەستان لە تەزمیلکردنی و شێوەیە باشە ئەگەر بێت و کۆمەڵێک ئافرەت وابیر بکەنەوە بەو شێوەیە هیچ توێژەرێک هیچ دکتۆرێک نییە قسە لەگەڵ ئەو نەخۆشە بکات چونکە ئەبێ ئەوە هیچ مەجالێکی تێدانی ئەبێ کێشەیەک لە دەرونی هەبێ بۆیە ئەوێ بچێتە سەر شێوەی ئاژەڵێک هیچ مەجالێک ئەگەر تۆ پرسیارە لە من بکەی بێگومان منیش لەگەڵ ئەو نقطەیە نیم کەواتە کۆمەڵی دکتۆر کردێتی لە ئەمریکاش کە ئەمریکا جیهانی خۆمان ئەگەر پرسیار لە من بکەیت خودی خۆم لەگەڵ ئەوە نیم دەتوانانی بڕۆی پرسیار لەو دکتۆرە بکەی ئەوەی کە لە ئەمریکا کردی و پرسیار لەو کەسش بکەی ئەوەی چۆتە لای تۆرە گوتی بمکە بە پشیلە و بە نازانم چی پرسیار لەوانە بکە ڕوبەڕووی ئەوانی دکتۆرەکە تۆ لەسەر کاری ئەوان دەڕۆی تۆ لەسەر بیرکردنەوەی ئەوان دەڕۆی من لەسەر بیرکردنەوەی زانستی و ستانداری ئەو شتێک کە کتێب داینەوە لەسەر ئەوە دەڕۆم کە شتێک لە دەرەوەی ئەوە بێ من ناکەم من هیچ شتێکم لە کتێب نەخوێندێتەوە وەرەیەکێ بکە بە پشیلە وێکێ بکە بە تیمساح و ئەوە شتی وان نییە خۆنەخۆشەیە دێتە لاتان دەڵێ لوتم قنچەوە چی بەراز و ئەوانە لێ بکە ینی ئاواهی بە دەرکەوێت شتیوانە هیچێکی ناتۆ بڵێ لوتم وەک بەراز لێکە و کەس ئەوەی بینیمە زیاتر ئەمە هەر ئەسڵان دژی ئەوەن بینیمە لە سناپەوە لوتی بەراز و لوتی نازام چی دادن ئەسڵان بەڕاستی ئەمە مشتەماکەمە ئێستن زۆری ماوە بگەین بەو نقطانە بچین دانیشتنە شتانە بکەین مشک خۆمان بۆ شتە سڵی و بێتامانە مەشغوڵەکان بکرێ ببورن ئەو دەرمانانی کە بەکاردێ بۆ فیلەر و بۆ تۆکس و ئایا ئەوە دوای چەند ساڵی تر زیانی ئەبێ بۆ ئەو کەسێک کە بەکاری ئەهێنێ خۆی گەنجە بڵێ پرسیارەکە جوانە فیلەر بۆتۆکس بە باشترین و بڕانترینیان هیچ یەکێکیان 10 ساڵێ زیاتر نامێنێتەوە باشە بە ماکەکانی باشی و خراپیەوە مەفعولیان ساڵێکە و زیاتر نامێنێ و دوای ئەوەش کە نەما دەگەڕێتەوە ئاسایی خۆی واتە زیانی نابێ بەکارهێنانی سیلیکۆن سیلیکۆن ئێستا زۆر کەم بەکاردێ پێم وابێ هەر نەماوە لە بەکارهێنانی سیلیکۆن دکتۆر ببوورە ئەگەر بێت و کەسێک سیلیکۆنیان فیلەریان لە هەر ئەندامێکی بەشی ئەو هەڵ ئاوسانەی کە ئێوە بە شێوەی زانستی
تێیەکەن با بڵێن ئەو سلیکۆنیان ئەو ماوادێک کە تێکەنە ناو شوێنە لەو باوەڕێ ئەگەر بێت و ئەو شتە لە ناو جەستەی ئەو کەسە نەمێنێ ئەو پێستە بکشێتەوە هەمان دۆخی ئاسایی جارانی دەکشێتەوە هەمان دۆخی ئاسایی جارانی لەبەر زۆرێک لەو کەسانە بە هەزاران خەڵک کە دێتە سەر شاشە و دەیبینی قسە دەکان لە یوتیوب و چەنەڵەکانی خۆیان کە تووشی ئەو کێشە بوونە دوای ئەوەی کە دوای ساڵێک ئەو ئەندامایان نەگەڕاوەوە دۆخی ئاسایی خۆیان بەرەو شۆڕبوون و بەرەو تێکچوونی زیاتر ڕۆیشتووە خۆی کە دێتە لامان لە دۆخێکی نائاسایی دێت ینی بۆ نمونە کە هاتووە دەموچاوی چرچی هەیە بۆ هەیە بۆ تۆکس دەکات بۆ زیاتر دووبارە زیاتر ئەبێتەوە دووبارە زیاتر نابێتەوە بە هیچ ناوێک دیارە و کەسانێکە لە چەنەڵەکانی ئەگەر بێت و لە بەدەستی دکتۆرێکی تەخەسوس لەو لقا بیکەن ناگەڕێتەوە ئەو بارەی کە ئەتوو دەیڵێ ئەگەر ماوادەکە نامێنێ هەر نامێنێت ئەوە تا هەڵبژاردننی دکتۆر لێرە ئەتوانین بڵێن گرینگە طبعاً ئەمە ئیشی جوانکاری پێستە کە دکتۆری پێست و دکتۆری جەڕاحی تەجمیل دەگرێتەوە لەم بوارەیە باشە گەربێت و کەسێکی وەکو مەسەلەن بە نمونە کەسێک وەرگرین کە زۆر ناوبانگی هەیە لە عالم هەموو خەڵک کەس نیە نەیناسێ مایکل جاکسنە باشە کە گەورەترین گۆڕانکاری لە گەورەترین تەجمیلی کرد کە هیچ کەسێکە تا ئێستا لە مێژووی مرۆڤایەتی نەکردووە گۆڕینی هەموو پێستی جەستەی خۆی بوو بەڵێ کە دکتۆری زۆر باش هەڵیان بژارد و زۆر شتی باشیان بۆ کرد ئەو کابرایە تەنانەت لە بەرنمەکان بە قورگی پڕگریانەوە دەڵێ من ئێستا کەسێکی ئاسایی نیم لەبەرەوەی ناتوانم وەکو کەسێکی ئاسایی بژیم باشە پێستم ئێستا ناتوانم خۆر لێ بدان ناتوانم تەنانەت ماڵەکەی ئۆکسسیجینێکی تایبەت بەخۆی بۆ پێستیان بۆ داناوە ئەگەر بێت و جوانکاری ئاسایی بێ ئایا کەسێکی ئەوەندە بەناوبانگ لە ڕووی مادی پڕ لە سەرمایە لە ڕووی جوانی لە ڕووی ناوبانگ هەموو شتێکی هەیە دوای ئەوەی کە ئەو شتەی لە خۆی کرد حەلی نەما کەواتە نەشتەرگەری جوانکاری سەرکەوتووە یان سەرکەوتو نییە من ئەو پرسیارە هەر لە خۆت دەکەمەوە هەیە گۆڕینی سەرتاسەری ڕەنگی پێست لە ڕەنگی ڕەش و بڵێن ڕەنگێکی تۆخۆ بۆ سپی ئەوە ئاساییە ئاسایی نیە بەڵام چۆن گۆڕینی ئەندامەکانی تر ئاساییە بۆ ئەوە ئاسایی نییە بەڵام لەبەر ئەوەی تو سیرکە ئەوەی کە کراوە بەو ئاسانیە نییە ئەوە نەشتەرگەری زۆر گەورەی بۆ کراوە باشە و ئێمە شتێکمان هەیە پێی دەڵێن پۆست ئۆپەرەتیڤ کێر ینی چاودێری دوای نەشتەرگەری کەوایە کە تو ئەوڕێت هەڵبژار دەبێت بە ماکەکانیشی ڕاست زۆر باش باشە با لێرەیە بوەستین بێ خاڵخان کاتمان زۆر داپێن بۆ ئەم بڕگەیە ئەچینە بۆ چوونی کۆمەڵی گەنجی تر وەرەگرین کە لێمان پرسیون ئەگەر هاوسەری داهاتوتان نەشتەرگەری جوانکاری کردبێ ئاساییە بەلاتانەوە یان نا با بۆ چوونەکان ببینین ئەگەڕێنەوە. ئاسایە بەلاتەوە هاوسەری داهاتوت نەشتەرگەری جوانکاری کردبێ؟ قبوڵی ئەەکەی؟ بۆچی؟ چکە خوا خەڵقی کردێ ئاساییە لە لات خێزانی داهاتوت نەشتەرگەری جوانکاری کردبێ؟ کێشەم نییە یعنێکە کچێکە بێ نەشتەرگەری جوانکاری کردبێ ئەچی ئاسای ئەهێنیت؟ کێشەم نیە میموێ کەسەکە دڵی باش بێ کە دڵی لەگەر دڵت ڕەنجا تاوە لۆ چووکە ئێمە زۆربەی گەنجانی ئێستا هەمووی دڵیان شکاوە کە ناتوان لە هیچ شوێنێکەوە کە دڵی یەکتر رازیکەن چونکە کچەکە بەهۆی پارەوە لەگە کوڕەکەیە بۆ کوڕەکەش بەهۆی پارەوە لەگە کچەکەیە کەسیان بۆ کەس ناتوانن هیچ کەسیان حەشقی یەکدری نابن وەڕاستی و لە ڕووی هەموو شتێکەوە لات ئاسایە گەر هاوسەرگیری لەگەڵ کچێکا بکەی کە جوانکاری کردبێ؟ نەخێر ئەوەی نەخشی خدایە بێ هەر ئەوە ڕاست و دروستە بۆچی خۆ تۆ بۆ جوانی ئەو کەس هەڵەبژێریان لەبەر دڵی وە ئەڵێ ئیلا ئەبێ مەسەلەن هیچ جوانکاریەکی نەکردبێ نەخێر ئینسان خدای گەورەچی پێبەخشی بێر ئەوە ڕاستە واتە ئەی ئەگەر لەبەر ئەوەی کە مەسەلەن شێوەی تۆزێک ناڕێک بۆ ڕێکی کردبێتەوە ئەوەش هەرە بێتە دەستکاری کردن هەندێک کاتە دروستە دەستکاری بکە بەکتە شێوەی ئەگەر کاریگەری لە ڕوخساردا دروست کردبێ ئاساییە ئەمما ئەگەر لە ڕوخسارداوا دروست نەکردبێ پێویست ناکە لوتێکی شتێکی وا بەسیت پێویست ناکەلەوە لە مارێت خۆلۆ پیاوەکەی جوانکە زۆر احتیاجێ بەس لە دەرێ ئەگەر حیزابێک بیشتەشی وابی زۆر ئاساییە واتە کچێکە زیاتر لە تەجمیلێکی کردبێت تۆ ئامادەی هاوسەرگیری لەگەڵا بکەیت بەرێ زۆر احتیاجێ لات ئاساییە زەواج لەگەڵ کچێک بکەیت کە تەجمیلی کردبێ؟ وەڵێ نابێ بۆ نابێ؟ وەڵێ نابێ نزانم نابێ ماچمە نابێ بۆرە چاوی خۆشکترەوە تەجمیل چییە تەجمیل گشت فشەی گشت تەجمیل چییە؟ شغلێ تەجمیل نابێ
گوێبیستی ڕای خەڵک بووین ئەوە ڕای خەڵک بوو کاگەرمیان با پرسیارێک لە تۆ بکەم بەلاتەوە ئاسایی هاوسەگیری لەگەڵ کچێکا بکەی کە چەندین جوانکاری کردوبێ نەڵم یەکدانە ینی لە یەک زیاتر لە یەک زیاتر بەڕای من نەخێر ئەگەر یەک لەوانەیە هەتا حدێک وەکو دکتۆر گوتی ڕێککاری هەتا حدێک قوبولی بکەم بەڵام جوانکاری نەخێر باشە بۆچی لەگەڵ جوانکاریانی خۆت ئیشی جوانکاریەکەی من لەگەر ئەومە کە ئەو کەسەی کە جوانکاریەکە بە سروشتی خۆی بیکە لەسەر سروشتی خۆی بمێنێتەوە بۆ نمونە کەسێک یاری لەر جوانی بکە لە قاڵبی مرۆڤایەتی دەرنەچێ وەکو ئاژەڵێک دیار بێ کەسێک جوانی فەیسێ بێ هیچ نەکات چکە ئینسان بەبێ هیچ شتێک سروشت باشە من بە تو میک ئەپت کرد باشە لە سروشتی دەرەچێت من ئێستا سروشتەکەت پێڵێم چییە بۆ نمونە تۆ ئێستا وەکو خۆت وەکو دکتۆرێک تۆ قژت بەرز کردوەوە باشە وای کردووە ئەو مەسافەی نێوان نیوچەوانت کە بۆشایەکی زۆرە دەربکەوێت لە پێش چاوی خەڵک کە تۆ کەسێکی بێپرسیاوەتە پرچت کەمە بەڵام ئەگەر شێوازی قژەکەت بگۆڕی تۆزێک دایگیری و بەرەو پێشەوە بهێنی لەوانەیە زۆر فەیسەکە تەنسیقی زیاتر بێ و ڕێکتر دیارەوە ئەوەی منیش سروشتی نییە چکەگەر مادەم جوڵم لێدا ئەو لە سروشتی قژەکە داگری سروشتی نییە بەکارهێنانی میکەپ بەڕای تۆ گۆڕینی فەیس بەهۆی میکەپەوە کارێکی سروشتیە هەتا حدێک ئەو کەسانێک کە بەدایمەوانە بەڕای منەوەش سروشتی نیە بەڵام ئەو کەسانێک کە جار جار بۆ ئاهەنگێکیان بۆ نەیەک شتێکی تایبەت لە خۆیانەکە شتێکی زۆر نۆرمەڵە لەبەرەوەی تۆ لە حاڵەتی ئاسایی لە شوشتنی ئاو پێداکردنی ئەو میکەپە ئەگەر ڕێوە سەر قاڵبوو دۆخی جارانت بەڵام لە کاتی تەزمیلکردن و یا ئەوە تا دەستکاریکردنی ئەو ئەندامەی جەستت ناگەڕێەوە قاڵبی جارانت زۆر ئەستەمە ئەزافەتەندە بۆ قسەکەی کاکە گەرمیان من زۆر کەس کە مڕاجە دێنە لام دەڵێن دکتۆر نەجاتماندە لە میکەپ دەمانەوێت شتێکمان بۆ بکەیت لە میک ئەپ دەربچین نامانێت چیتر میک دەکەواتە لێرە پرسیارە دروستە بێ ببوورە کاک دکتۆر کاگەرمیان ئەو مادانەی کە بەکارێنی بۆ میکەپ هیچ مەرجی تەندروستیان هەیە خۆت تا چەند پشت بەوا بەستی کە مادەیەک بەکاربێنی کەمترین زیانی بۆ پێستە بێ من بە هیچ شێوەیەک لەگەڵ شتێک نیمە تەندروست نەبێت تەنانەت میکەپیش بە هیچ شێوە ئەگەر بێت و ئەو مادانێک کە بەکاردێت لە حەد و کاتی خۆی زیاتر بێ بۆ نمونە جێڵێکی قژ بەکاردێنی تۆ ستاندارتی ئەوە ئەبێ 6 بۆ 8 سعات بێ ئەگەر بێت و تۆ شەو ڕۆژەکە پێی بخەوی ئەکاتەوەی قژت هەڵوەرێ باشە ئەگەر پێستیش بە هەمان شێوە پێویستی بۆیە ئەو پێستە چەوری دەربدا ڤیتامین وەرگێ لە دەرەوە لە خۆر ڤیتامین دەربدا ینی بە زۆر پرۆسی خۆی هەیە بەناوی تێ ئەپەڕێ پێویستە پرۆسانە ئەنجام بدا لە کاتی زیادمانەوەی ئەو تەبقەیە ئەوەتە ئەو کەڤەرانەی سەردەم و چاو تووشی حاڵەتی خراپ ئەبێ تووشی حساسی و خوران و هزار مەشاکل لەبێ من ئەمێ ئەو تێبگەم بۆچی دێنە لام دەڵێن دکتۆر شتێکمان بۆ بکە لە میک ئەپ نەجاتمان بدە لەبەر چ دێن ئەو پرسیار لەبەر چی بۆ ئەوە دێن ینی شەکوایان من ئەمێ ئەپسیارکەم چکە ئەو کاری میک ئەپ بکات بۆچی دێن دەڵێن لە میک ئەپ ڕزگارمان نامانێت چیتر میک ئەپ بکەین بێزاری نە میک ئەپ لەبەر زۆربەی کات خەڵکی ئێمە شەرق بە تایبەت میکەپێکی زیاد لە پێویستەکەن کە بەڕاستی شایانی ئەو شتەنیە کە تەنانە جوانیش ناداتە ئەو کەسە و بێزگەلەوە کاتی مانەوەی میکەپەکەیان زیاد لە پێویستە بۆ نمونە بۆ کەسێکی ئۆروپی یا ئەوەتە کەسێکی خەڵکی ئەمریکا با بڵێن کەمتر میکەپەکە کەمتر هەوڵەدا زیاتر خۆی بە نێچۆڵ ینی تەبیعەتی خۆی پیشاندا لەبەر ئەوە خەڵکی ئێمە زیاتری زۆریان بێزارن لە کارەکە ئەوش نییە کە مەسەڵەن خەڵکی ئەوروپی دەموچاوی زیاتر لەبەر تەبیعەتی کەشواکە برایترە ینی ڕەونەقترە لە کەسێکی وەکو ئێرەکە کەممان هەیە دەموچاوی برایتر بێت و ڕەنگی پێسمان وەکو هی ئەوان بەڵام ئەتوانی وای لێکەوە جالەوە ئینسان لە تەمەنە چیکە بێوێ لاسایی خەڵکەکە بکاتۆیان بێ جوانکاری بکە بەڵام کە دەگاتە تەمەنە چکە ینی تاو متمانە و سیقەی بەخۆی بوی دەیوێ و گۆڕانکاریانەی کە پێشتر لاسای خەڵکی دەکردەوە ئێستا بێوێت تەبیعی خۆی دەرکەوی لەوانەیەک لەوان نمونەیەی کە دکتۆر بازەکە بۆچی خەڵک دێتە لای من دەم ڕزگارمان کە لە مێکە هەمومان دەزانین مێکەپ بە بەردەوام بەکارینانی شتەکی باش نییە هەتا چرت و لوچی و شتی ئاوا بەپێی تەمەەن لۆت زیاد دەکا بەڵام کە گۆڕانکاری دەکرێت لەوانەیە و کەسە تەواوتەوە قەنەعەتی بۆ هاتبی دەیوێت تەبیعی و سروشتی خۆی دەرکەوتەوە لێ دەڕواتە لای دکتۆر دەلێ و ڕزگار بکە لە مێکاپ دەمەوێت بە تەبیعی خۆم دەرکەوم کە کۆم پێشتر لاسایی کردیتەوە بەڵام ئێستا دەیەوێت ئاسایی کەسێک لەسەر یەکێک لە کەسە بەناوبانگەکان کە ناوی مێرەندا کێوە
بەرەنداکرێکێکە لەو کەسانێک کە ڕکلامێکی زۆر تایبەتی بە میکەپ و بە مەجال لە جوانکاریەکان هەیە بەڵام لە هەمان کات سەردانی ئەو وڵاتانە ئاکات کە تایبەت گرنگی بە پێست و مانەوەی ماسوولکەکانی دەموچاویان ئەدەن چۆن بۆ نمونە سەردان یابانەکە تەنیا فێری ئەو تەمرین و ڕاضانە بکرێت کە تایبەتە بە مانەوەی ماسوولکەکانی دەموچاوی کە تێک نەچێ و شل و شۆق نەبێتەوە زۆر ڕێگا هەیە بۆ پاراستن و لەسەر قسەکەی خاتون کە بمێنێتەوە دەموچاوەکەت بە تونند و تۆڵی و چورتولۆز نەبێ و شۆڕ نەبێت گەنجێمەوە هۆشداری لەلا دروست بووە کێشەکە لێ کێشەکە هەموو لەگە ڕێزم بووە توێژەرە کۆمەڵایەتەکانیش بە گشتی کاری ئەوانە کە توێژەر کۆمەڵایەتەکان و ئەو کەسانی کە لەو بوارە ئیشەکان کە کۆمەلگا هوشیار بکەنەوە زۆر پێویستە کە لەسرت سەرەتا تۆ خۆت بزانی چیت دوای بزانی بەشەکەی دەرەوەت کە فەیس و دەموچاوتە چییە زۆر باشە باش ئەو پرسیارەکەی بێ خەڵخان تا چەند ئەو وتە پێویستە و هۆشداری هەبێ چۆن پێویستە ببێ لە کاتێکا بۆی کە لە کۆمەڵگەی خۆمانە بەتایبەت توێژی گەنجان کاتێک مەیکەپێکەکڕێ هۆشداری ئەوەی هەبێ زیانی تەندروستی هەیە یاخود لانی کەم دانەی و کوڕەکە کەمتر بێیان شێوازی بەکارهێنانەکەی پێویست لە هەموو ئەم شتانە شارەزا بێت بەجددی کاتەڕۆیە دوکانێکی میکاپ و بەکارهێنانی میکاپ سەرەتا گەر بتەوێ هەر شتێک بیکڕیان هەر شتێک بەکاربیێنێ جالەوە بەخۆی کۆمەڵک ڕێنمایی لەسەر شتەکان نووسرایە دەکرێت هەر ئەوانەی بلەخەزە و دوکانانەی کە شتانە دەفرۆشن پرسیاری لێ بکەیەوە خراپیەکەی لە چیە باشەکەی لە چیە چەند بەکاربیێنم لە چ کاتێک بەکاری بینم چکە بەجددی وشیاربوونەوەی ئەو بابەتە پەیوەندی بە دەستەی ئینسانەکانەوە ئەمە فەیس تو فەیسە یعنی ئەوە نییە برەی خەڵکەکە ئەمن بەکاری دێنم خەڵات جار چکە بەکاری ناینمەوە ڕۆژانە قسەی خاتون کە شتێک هەیە لەسەر ئەو قسەی کە پرسیار لە کەسی ئەو کەسێک کە ئایفرۆشەیە سەدان نەوەتی بەدەلیل ئەو قسەی حاکەم ئەو کەسانێک کە مەوادەکان نەوەتی ئەیفرۆشن نازانن چییە تەنیا تیجارەتی خۆیان پێکەن و ئەیفرۆشن و نازانن ئەو مەوادە چی ئەیفرۆشن بەنمونە ئەو ڕۆژە خەریک بووم جیهازێک مەکڕی کە جیهازەکە تایبەتە بەکارێک من نەزانم کارەکە چییە پرسیارم لە کەسەکە کرد گوتم ئەو جیهازە ئیشی ئەو جیهازە چیەکان شتێکی ئەوەندە سەیری بە من گوت کە قەنەعەت کە زۆر شۆک بووم یانی گوتم معقولە کەسێک جیهازێک بۆ فرۆشێ مەسەلەن بۆ منە کاڵایەک نییە شتێکی ئاسایی نیە ئەوە جیهازێکە نازانی شەکەی چییە بابەتی جوانکاریە بزە بە نێزانی شەکەی چییە ئایا هەتاکو ئێستا گەنجێک هاتوتە لاد بەهۆی مەسەڵەن میکاپەوە یاخود بەهۆی میکاپەوە یان شتێکی وار شتێکی میکاپ دەموچای تووشی کێشە بوو بێ و هاتبێ بۆی چارەسەری بکەیت زۆربەی ئەوانەی کە دێن کە پێستیان داکەوتووە یاخود بڵێن کە تەجا ئیدولۆچیان دروست بووە دوو هۆکاری سەرچیە هۆکاری یەکەمیان ئەو خۆرەیە کە ئێستا لێمان دەدام و دووەمیش کە بە پێی کەسایەتی و هەیە زۆر عەسەبی دەبی چونکە عەزەڵەکانی دەموچاو ڕاستە خۆ بە پێستەوە زۆر زۆریش تووڕەبوون قەلەقیەکانی چین ئەگە دوای قسەکەت کە زۆر تووڕەبوون قەلەقیوانە ڕاستە و خۆ پەیوەندی بە دەموچاو بڵێن بە پێستەوە هەیە لەبەرەوەی عەزەڵەکانی دەموچاو جیا لە عەزەڵەکانی لەش ڕاستە و خۆ بە پێستەوە نووسان بۆ نمونەکە تۆ کەم خەویت دەبینیت بەیانێکی هەڵەسی دەموچاوت داکەوتووە لەبەر ئەوەیە عەزەڵەکانی دەموچاو بە پێستەوە نووساون ڕاستە و خۆ ئەوە یەک دووەمیش من ئیشی کرداریەکانی خۆمتان پێ دەڵێم زۆر جار هەبووە ئافرەت هەبووە هاتوۆتە لام میک ئەپی ئەوەندە بە ناتەندروست بەکارهێناوە کاتێک مەسەلەن ئیشی بڵێن PRP پلازمان بۆ کردووە مایکرۆنیرلینگ ئەم مەساماتانەی بڵێن کونیلەکانی دەموچایی بۆ تۆ میک ئەپ لەگەڵی هاتوۆتە دەرەوە میک ئەپ ینی ئەوەش بەڕاستی دەگەڕێتەوە بۆ سۆشیل میدیا و لایانی بڵێن ئەوانەی مجتەمع و ئەوانە کە چۆن خەڵک هۆشیارکەنەوە لە بەکارهێنانی میک ئەپ و ئەوەش دەگەڕێتەوە سەر هەمومان کە خصوصان لەم وەرزە ئێستا بەرەو ڕەشەمێ دەڕۆین هەموما ئەبێت دژەخۆر بەکاربێنین بۆ ئەوی پێستمان بە تەندروست بمێنێتەوە و وەرزەکانی تریش بەردەوام لە جەوێک کە باران بێت یان بەفر بێت لە دەرەوە بیان لە ژوورەوە بیت لە کاتی ڕۆژە ئەبێت دژەخۆر بەکاربێنین لەبەروی ئەو خۆرەی ئێمە و کەش و هەوایەکەی ئێمە تەندروست نییە بە شێوەیەکی گشتی لە سێبەری شابین یاخود لە ژووری شابین هەر لە ژوورەوەش بێت ئەبێت بەکاربێن لەبەروی ئەو ڕووناچی ئێستا کە دێتە ژوورەوە ڕووناچی خۆرە دەکەواتە ئەو گەنجانەی کێنن ڕۆخسەکەی دکتۆر بەجددی دکتۆرەکان هەمومان ینی ئەگەر دکتۆر ئامادەبی ئەمن ئامادەم لە مەکتەبەکەی خۆم کە وەک توێژەر بابێ
سیمینارێک شتێکمانۆ بکە لەسەر پێست و جوانکاری و ئەوانە بەجددی باخ ئەوان هەنگاوەک ئەمەش هەنگاوەک شتەکان باو شاری بڕاتە ئەمە کراوە زۆریش کراوە و زۆریش باس کراوە و ئەکیدم دام و تاکێکی کۆمەڵگەز پرسی هەمویان دەزانن شتێک هەیە بە ناوی دژە خۆر باشە تا چەند گەنجانی کێنە لە بەڵام لەمێگا پشتی واش کاکە پێویستیمان بەەوە شاری دەستخۆش ئەمە لەوانەیە بڕۆمە بازار بچمە دوکانە چاتیادیم توزانم بە ئۆرجینال دەیکڕم کابرا شتەکی عادیم دەداتێ وانە ئیدی بەجددی دکتۆرەکان دەکرێت بێت سیمینارات شێت وەرکشۆپات بکرێت لەسەرەوە بابەتەوەی خەڵک و شاری پێ کاک دکتۆر ئەو گەنجانەی کێنە لات بۆی کە جوانکاری بکەن تا چەند مەرجە تەندروستیەکانیان پێش جوانکاریان خستووە تا چەند مەرجی تەندروست بەڵێ ینی بۆی کە شتێکی تەندروستەکە تەندروستەکەی بەلاوە گرنگترە بەلا گرنگ نابێت کە زۆر جوان بێ ئەڵێ با تەندروستتر بم کێشە نیە جوانەکە یان بە پێچەوانەوە ئەڵێ با جوان بە مشکلە نێکی بەکارێنی بەکاربێنە لەم دوو ڕوانگەیەوە ئەو گەنجانێک کێنە لات چۆن بیرەکەنەوە بێگومان ئەوەی کە دێتە لامان سەتا بڵێن پەنجای کە وەکو نەخۆش بێت 150 وەکۆ دێت کە بۆ جوانکاری دێت باشم ینی ئەوەی کە دێ بۆ جوانکاری تەندروستە کەسی تەندروستە دێت ینی لە ڕووی جستەوە تەندروستە زیاتر ئەی گرنگی بە موادێکی تەندروست و نەشتەرگەریەکی تەندروست و ئەو شتانە ئەیە بێگومان ئەکیت زۆر کەس هەبوو کاتە بۆ جوانکاری خۆی بەونیتە تخوا دکتۆر ئەوانەی کە بۆم بەکاردێنی شتی باشم بۆ بەکاربێنە چونکە ئەمەوێت بەڕاستی لە داهاتوە هەروە بمێنمەوەوانە ئەمەش هەر دقی خۆ جوابمان دایتەوەتمە ئەسڵە ئێمە ئینسستین ئێمە بەتۆڵە ئەبێشتی جواب باشتەوە بەکاربێنین شتیت سەر قسەی دکتۆری زافیان بەجددی لەوانەیە من هیچ معلوماتێکم لەسەر تەجمیل و جوانکاری و ئەوانە نەبی بەڵام ڕسمەک یان شکڵک یان شتێکم دیتیە معجیبی بووم باشە کە دەڕۆمە لای دکتۆر دەڵێم کاکە ئەمە شتە چی وام دەوێت دکتۆر جان ڕێک دەمەوێت ئاوا بم بەڵام خۆ دکتۆر معلوماتی تەواوی هەیە لەسەرەوەی ئەوەی کا من دەمەوێ ئەو ڕسمەی کە تێدایە لەگەر کەشوەوە مشتەمانیمە ناگونجێ دەبیت ڕێنمووی یەکم بدات لە سەرەتای بەرنامەکەەوە باسی ئەوم کردوتم زۆر کەسێ مەسن بە ئایپادەکە مۆبایلێکەوە دێ ئەڵێ ئەمێ مەسن لوتم ئەوە بێ لێوم ئەوایی بێ بەڵام کۆنتور و شێوەی ئەو شکلە هەرچێکی بۆ بکەی ئەوها نابێت لەبەروەی شکلی ئینسانەکان فەرقی عەزەڵەی ئینسانەکان پێسی ئینسان فەرقیە کەسێکی غەربی فەرقیە لەگەڵ کەسێکی شەرقی بۆیە کە دەڵێت پێویستە ئەوە بم ئەمە بە دوو فتوە لەگەڵی دەڕۆین لایەنی یەکەم سەپۆرتی معنەوی دەکەین لایەنی نەفسیەکەی تون دەکەینەوە چونکە بێگومان ئەوەی کە دێتن ئەو کەسەی پێسەروی خۆیتی کە کردویەتی بە قدووە بە ئەوی وەک ئەوە بێت ئەمە سەپۆرتی معنەویەکەی دەکەین دووەم جارشکەتەی دەگەینی کە شکل و شێوەی تو لەگەڵ ئەو شکلە ناڕوە دکتۆریەک باشە لۆ نمونە عادەتەن ئەوانەی کە دێنە لاتان لە کۆمەڵک لاساییکردنەوە کۆمەڵک ناو ناتۆرە کۆمەڵک ناوزڕاندن دەیوێت ڕزگاری بی کە دێتە لات تەجمیل دەکا کابرا بەخۆی دەرونیان ڕوخایە کە دێتە لات پێ دەڵێ ئەمن ئاوام دەوێت بەڵام لە کاتی عملیات و جوانکاریەکەی دێر ناچی یان ناشرینتر دەبێ بەوانەی کەلی مەشتەکە لە گروی ناگونجە ئەمە ئەگەر شتەی لەگەڵی نەگونجێ بۆی ناکەین هەر لە سەرەتەوە ئەوە دکتۆر تەواوجوابەکە یایەوە گەشتنە کۆتایی بەرنامەکەش هیوادارم پەیامە گەیشت بێت لە کۆتاییە ڕای هەر کەسێکتان بەجیا وەرەگرین کە لە کوێ ئەو دانیشتە بە چ دەرەنجامێگەشن زۆر سپاس بۆ ئامادە بوون. دەستان خۆش بێ بۆ بەرنامەیەکی ئەوە هیوادارم پامێکمان گەیاند بێت بەوەی کە جوانی لە سنووری جوانی بێت جا چ بە مەکیاج بێت چ بە جوانکاری بێت چ بە تەجمیل بێت بە هەر بابەتێکی تر جوانی هەر ئەوە نییە کە شێوە جوان بێت جوانی دەبێت لەگەڵ ناختەوە بێت جوانی دەبێت لەگەڵ دەروونتەوە بێت جوانی دەبێت بە لێبوردنەوە بێت جوانی دەبێت بە ئەخلاقەوە بێت هەموو جوانیەک ئیتر لە سنووری جوانی بێت دەستا خۆش بابەتەکانی زۆر باش بوو پێویستە کۆمەلگا و شار ببتەوە لە ڕۆی جوانکاری و مێکاپ و ئەو نەشتەرگارانەی کە لە ناو کۆمەلگا بووتە باو کە بەجددی ڕاستە لە سۆشیال میدیا لە
بابەتەکانی لاساییکردنەوە بوویتە باو لە کۆمەڵگەیمە بەڵام گرنگەوەیە ئینسانەکان دەرونیەن باوەڕیان بەخۆیان هەبی بە بڕوای من بەرنمەیەکی باش بوو تا کۆتایی لە هەردوو ڕوانگە جیاوازەکە لە ڕوانگەی تەندروستی و لە ڕوانگەی کۆمەڵناسیەکەوە بەڵام بەگشتی وا پێویستە کە کۆمەلگا زیاتر و شار بکرێتەوە لە هەردوو ڕوانگە جیاوازەکە ئەو شێوە تێکەڵبوونە نەمێنێ کە هەر تاکێک بێوێت نەشتەرگەرێک ئەنجام بدات بە ئارەزوی خۆی ئەنجامی بدا پێش ئەوە بە چەند فلتەرێکی جیاواز بڕوا باشترە.